گەنجان کۆمەڵێک مادە بەکارهێنن لە کاتی بنیاتنانی لەشیان و بەهێزکردنی ماسوولەکانیان. ئەوانەی بەکاری دێنن مدمین دەبن، واتە ئاڵودەی ئەو مادەیە دەبن، چونکە ئەو مادەیە یەکێکە لەو مادانەی کە بەکار دێنرێت وەکو مادە هۆشبەرەکان. بۆ ماوەی 3 ساڵ کاری شۆفێریم دەکرد. گەیشتمە ئەمە هەر شوێنێک ئەو مادە و زەبەخشانم بەکاردێنە و دەم خوارد. زۆر جار یاریزان دێتن شتەکی دەکەویتە بەرچاوی لە ئەنتەرنێت یاخود کەسێک پێی ڕادەگەینی لەوانێ ئەو شتە زۆر زیانی هەبی لە بۆی، بەڵام ئەو هیچ زانیاریە چینە. لازمە بشکلێکی منظم gelekê منظم zantin kaleşîwî çend pêtiviye. Wextê zêdet bidim nav leşî da vêca da careka dî bişiklekê bilekis çol ketin. Tesîreka silbiye heye. هەموو خانەکانی لەشمان پێویستیان بە وزە هەیە بۆ جێبەجێکردنی فەرمانەکانیان. بەڵام ئەوەی ئێمە لەم بەرنامەیە دەمانوێت باسی بکەین ئەو خواردن و خواردنەوە وزە بەخشانن کە ڕۆژانە هاوڵاتیان و گەنجان بەکاریان دەهێنن. بە تایبەتی گەنجان کۆمەڵێک مادە بەکارهێنن لە کاتی بنیاتنانی لەشیان و بەهێزکردنی ماسوولەکانیان. بزانین کاریگەریە نەرێنیە تەندروستیەکانیان چین بۆ شێوازی ڕاستەقینە و تەندروستانی بەکارهێنانیان شی دەکەینەوە. خۆراک سەرچاوەی سەرەکی وزەیە بۆ لەش. هەر پێکهاتەیەک بە شێوەیەکی تایبەت بەشدار دەبێت لە بەکارخستنی خانەکان و پاشان ئەندامەکانی جەستە سوود لە وزەی بەرهەمهاتوو دەبینن تاوەکو ڕەوڕەوەی فەرمانەکان و زیندە چالاکیەکان بەردەوام بێت. هەوڵەکانی زانایان و شارەزایانی بواری تەندروستی هەر لە سەرەتاوە بۆ ئەوە بووە کە بتوانن جۆر و کوالیتی ئەم سەرچاوە خۆراکیانە پەرە پێ بدەن و دانیشتوانی زەوی بە سوودی کۆمەڵەیەکی تایبەت لە خواردنەکان ئاشنا بکەن. لە هەمان کاتدا لە زیان و کاریگەری خراپەکانی هەندێکیان ئاگادارمان بکەنەوە. جگە لە پێکهاتە سەرەکیەکانی خۆراک کە بریتین لە کاربۆهیدرات و پرۆتین و چەوری، کانزا و ڤیتامینەکان و چەند توخمێکی تریش پێویستن بۆ بەدەستهێنانی وزەی لەش. هەرچەندە هەموو ئەم پێکهاتانە لە سەرچاوە سروشتی خۆراکیەکاندا هەن، بەڵام لە ئێستادا لەبەر هەر هۆیەک بێت خواردنەوە و خواردنی پێکهاتە ناسروشتی و دروستکراوەکان لە بازاڕەکانی جیهاندا بە شێوەیەکی بربڵاو زیادی کردووە. کەسانێکی زۆریش ڕۆژانە بەکاریان دەهێنن بۆ بەدەستهێنانی وزە، بە تایبەتی بۆ وەرزشکردن و بە هۆشیاریمانەوە. بۆیە دەمانەوێت لەم بەرنامەیەدا بزانین کاریگەری باش و خراپی ئەو خواردنەوانەی کە بە وزە بەخشەکان ناو دەبرێن، هەروەها ئەو تەواوکارە خۆراکیانەی کە لە ناو خەڵکدا بە پرۆتین ناو دەبرێن چین و کێ دەتوانێت بەکاریان بهێنێت. وڵات ڕۆژانە نایخۆمەوە، بەس ئەگەر کاتێک کە وەرزشەکەمیان کە ئەچمە دەرەوە کە پێویستم بە وزە بۆ کاتای خۆمە، بەڵام باوەڕ ناکەم تەسیرەکەیەوە زۆر بیانی لەسەر خەڵک. هەر شتێکم بۆ زیادکرا و زیاتر بۆ یەکە ڕکلام و پارەپاکردنی خوانە. ئەگینا من ئەوەی خۆم تاقیم کردوێتەوە وزە شتی زۆر پێ بنابەخشێت. خواردنەوە ئینێرجیەکان زۆر بەکار ناهێنم لەبەرەوەی بۆ تەمەنەکەم زۆر شیاو نییە، بەس لە کاتی پێویستە کە بزانم پێویست بە بەکاری بێنم یاخود پێش یاریکردن بۆ ئەوەی وزەم پێبات بەکاری هێنم. کەم ئەیخۆمەوە هەر بۆ تام ئەیخۆمەوە کاتێک کە پێتاقەتم، بە زۆر کات پێویست ناکەمی خۆمانی هەر بۆ خۆشیە، هەر بۆ تامە. زۆر کەم بەکارهێنم لەبەرەوەی زۆر سیقەم بە کوالیتەکەی نییە. خۆشم یاریزانێکی بڵێن ئەجوڵم وەرزشکارم زیاتر سوود زیاتر پشت بە تاقی خۆمە بەسم. بەس لە کاتی ئیمتحانەکانە نایخۆمەوە، چونکە نامێ بخەوم، یعنی تا درەنگان ناخۆم، لەبەرەوە ئەو خواردنان ناخۆم، بەس لە کاتی یاسایە نایخۆم. شێروان بۆ ماوەی چەند ساڵێک ئەم خواردنەوانەی بەردەوام بەکاردەهێنا، بەڵام لە ناکاو کەوتە داوی کێشە تەندروستیەکانەوە.
ماوەی 3 ساڵ کاری شوفێریم دەکرد لە ڕێگادا مادەی خواردنەوە و زەبەخشەکانم دەخوارد لە ڕێگادا لام دەدا بگەیزماما هەر شوێنێک ئەو مادە و زەبەخشانم بەکاردێنە و دەم خوارد بۆ ئەوەی کە خەوم لێ نەکەویتن بێتاقەت نەبم دەڕۆیشمە ئەو شوێنانە دوای ئەوە هەستم کە ماعیدەم تێکتووە سەردانی چەند پزیشکێکم کرد چەند دکتۆرێکم کردوتیان ماعیدەت برینە دوای پاش چەند عیلاجێک هەستم کرد زیاتر بریندار دەبوو بێتاقەتی دەکردم ئالوودەی ببووم کە ئەگەر نەم خواردبایەوە تووڕە دەبووم خەوم دەزڕا بێتاقەت دەبووم. لەگەڵ تیمی ساڕێش شێروان چای بە دکتۆر عەزیز دەکەوێت. دکتۆر عەزیز پسپۆڕی وردی هۆرمۆن و کوێرە ڕژێنەکانە. سەرەتا باز لەم جۆرە خواردنەوانە دەکات. سەبارەت بە پێکاتەکانی پێکاتەیەکی ئالۆزی هەیە لە هەموو پێکاتە گرنگترینەکانی بریتە لە کافاینێکی زۆری تێدایە نێزیکەی 30 بۆ 40 میلیگرام لە یەک قوتو هەیە و بەشی شتێکی تریان کە ناوی تۆرینە ئەویش نسبەیەکی تێدایە و زۆربەی ڤیتامینەکان لە شێوەی ڤیتامین B و هەموو ڤیتامینە B کۆمپلکسی تێدایە و کاربۆهایدرێتێکی زۆری تێدایە کە شەکرە کەمێک فاتی تێدایە بەڵام پێکاتەی پرۆتینی تێدا نییە. خواردنەوە وزەبەخشەکان جۆرێکی خواردنەوە گازیەکان و لە تێکەڵەیەکی زۆری کافاین و پێکهاتەی تر دروست دەکرێن. هەرچەندە کافاین لە زۆر خواردنەوەی تری وەکو چاو، قاوە و خواردنەوە گازیەکانی وەک کۆلا و بیپسیدا هەیە بەڵام بە بڕێکی زیاتر لە خواردنەوە وزەبەخشەکاندا هەن. ئەم خواردنەوە وزەبەخشانە کە زیاتر لە 500 جۆری بازرگانی جیاوازی هەیە لە جیهاندا لە سەرەتادا بۆ مەبەستی چارەسەرکردن و گەڕانەوەی توانای جەستەی نەخۆشەکان لە ساڵی 1929 لە ئینگلاند دروستکراوە. پێکهاتە سەرەکیەکانی زۆربەی خواردنەوە وزەبەخشەکان بەم شێوەیە. بڕێکی زۆری شەکری ئاڵۆزیان تێدایە کە هۆکاری بەرز بوونەوەی شەکرن لە خوێندا و دەبنە مایەی قەڵەو بوون. کافاین کە مادەیەکی وشیارکەرەوەیە و زیاتر لەسەر دەمار و خانەکانی مێشک ئیش دەکات لە هەمان کاتدا کاریگەری زۆری لەسەر ئەندامەکانی تری لەش هەیە. خوێی کانزایی وەک سۆدیۆم و کالسیۆم و فۆسفۆر کە ئەگەر بە ڕێژەی زۆر بخورێنەوە ئەگەری نەخۆشی دڵ و دەمارەکانی خوێن زیاد دەکەن. تەواوی لێکۆڵینەوە زانستیەکان ئاشکرایان کردووە کە ئەم خواردنەوانە بە هیچ شێوەیەک گونجاو نین بۆ منداڵ و کەسی خواردتەمەن 18 ساڵ چونکە ئەم خواردنەوانە ڕاستەوخۆ کاریگەریان لەسەر هۆرمۆنەکانی گەشە و پێگەیشتنی منداڵ هەیە. ئافرەتی دووگیان و کەسانێک کە نەخۆشی درێژخایەنیان هەبێت وەکو نەخۆشیەکانی دڵ و جگەر و نەخۆشی شەکرە و پەستانی خوێنیان هەبێت نابێت بەکاریان بهێنن. خاڵێکی گرنگی ئەو وسەبەخشانە چییە؟ ئەوە دەبێتە ئەوانەی بەکاری دێنن مدمین دەبن واتە ئالوودەی ئەو مادەیە دەبن چونکە ئەو مادەیە یەکێکە لەو مادانەی کە بەکار دێنرێت وەکو مادە هۆشبەرەکان بە تایبەتی ئەگەر نسبەیەکی زۆری بخورێتن ئەوە هەم ئالوودەی دەرونی هەم ئالوودەی جەستەییشی لێ دەکەوێتەوە. وەکو دکتۆر عەزیزی ژووتی یەک لەو پێکهاتانەی کە ڕێژەیەکی بەرچاو لەو خواردنەوە وزەبەخشانەیە هەیە شەکرە. بۆ ئێستا من تاقیکردنەوەیەک لەسەر خۆم دەکەم پێشەوەی یەکێک لەو خواردنەوانە بخۆمەوە دەبێ بزانم ڕێژەی شەکر لەناو خوێنمدا چەندە. من چەند کاتژمێرێکە بێ نانی بەیانی خواردووە ینی تقریبەن ئێستا تەسەوڕ دەکەین شەکری خوێنم لە دەوری چەند بێت؟ دوو کاتژمێر دەبێت. زۆر باش. ئێستا بزانین چەندە پاشان
من خواردنەوە گازیەکە بە بڕێک دەخۆمەوە خواردنەوە وزە بەخشەکە ببوورە پاشام زانام ڕێژەی شەکر چەند لە خوێنمە ئێستا تۆ تێستی یەکەم دارم بۆ بۆ ڕێژەی شەکر لە خوێنی منە پاش چەند کاتژمێرێک لە ناخواردن 94 بوو ئێستا لەمەوەیەکێک لەو خواردنەوە وزە بەخشانە بخۆم زانم ڕێژەی شەکر چەند بەرزە بێتەوە لە ناخوێنمەکە ئەمەش پاش خواردنەوەی بە چەند خولەکێک دووبارە دکتۆر عەزیز تێستەکەم بۆ ئەکاتەوە هەرچەندە خۆم زۆر ئەم خواردنەوانە ناخۆمەوە بەڵام لەبەرەوەی وەکو ئیتیکێکی تەندروستی نامێت تاقیکردنەوەکە لەسەر کەسێکی تر بکەم لەسەر خۆم تاقیەکەم ڕنگ و بۆنی ئەم خواردنەوانە کە بە وزەوە خشناو دەبرێن تا ڕادێکی زۆر لە پێکهاتەی دەرمانەکان دەچێت کە تەنانەت کەسانی ئاسایی دەتوانن هەستی پێ بکەن ئەگەر بە لێکدانەوەیەکی سەرەتاییش بێت ئەمە دەیسەلمێنێت کە لە چەند پێکهاتەی کیمیاوی دروست کراون پاش دوو کاتژمێر لە تاقیکردنەوەی یەکەم ڕێژەی شەکر لە ناو خوێنی منە بە بەرزی ماوەتەوە پاشەوەی کە یەکێک لەوانە کە 180 گرام کەمتر بێت ئێستا بەرەو بەرزی ماوەتەوە کەواتە ڕێژەی شەکر هێشتا لە ناو خوێنی من بە بەرزی ماوەتەوە لە ئەنجامی خواردنەوە یەکێک لەو خواردنەوە وزەبەخشانە کە ئەمە وەکو تاقیکردنەوەیەکی ئاسایی بوو ئێمە توانیمان ئەنجامی بدەین بێگومان ئەگەر تاقیکردنەوەی پێشکەوتوتر بکەین بۆ ڕێژەی ئەو هۆرمۆنانە ئەو تێکچۆنانی کە لە ئەنجامی خواردنەوەی ئەمانە بە شێوەیەکی بەردەوام کە لەوانەیە زیانەکانی زۆر زیاتر بێت لەو حاڵەتەی کە ئێستا من ئەگەر بە ماوەیەکی کەم یان ماوەیەکی باش بەسەردا تێپەڕێ ئەنجا یەکێک لەوانە بخوێتەوە گرنگترین زیانە تەندروستیەکانی ئەمانن تێکچوونی هۆرمۆن و ئەنزیمەکان بە تایبەت لە کۆئەندامی هەرس وەک زیادبوونی ڕێژەی دەردانی ترشەلۆکی گەدە هۆکاری زیادبوونی کێشی لەشن لەبەر زۆری ڕێژەی شەکرتیاندا ئالوودەبوون و هەوڵدان بۆ زیاتر بەکارهێنانیان زیانێکی تری ئەو خواردنەوانەیە دەبێتە هۆی تێکچوونی پێکهاتەی ئێسک و ددان لەبەر بوونی ترشەلۆکی فۆسفۆریک و کاربۆنیک سەرێشە خەوزڕان و زووتوڕەبوون و چەندین کاریگەری لاوەکی تریش کە بەهۆی زیاد بەکارهێنانی ئەو خواردنەوە وزە بەخشانە دروست دەبن. دەربارەی بەکارهێنانی تەواوکەرە خۆراکیەکان بۆ مەبەستی بنیادنانی ماسوولکە و لەشجوانی دکتۆر عەزیز زانیاری زیاترمان دەداتی. یەکێکتر لە ئەو شتانەی کە وا بەکار دەهێنرێت بە تایبەتی لەلایەن بەدی بێڵدەرەکان ئەوانەی دەیانەوێت کەمال ئەجسام بکەن بریتیە لە پێکهاتەی پرۆتین پێکهاتەی پرۆتین ئەوانیش پێکهاتەی ئاڵۆزن باون لەناو ئەوانەی کە هەم مدەریبەکانیان هەم ئەو کەسانەی کە بەکاری دێنن لە هۆڵەکانی لەش جوانی بە شێوەی ئەماینۆ ئەسید ناسراون کریاتین ناسراون پرۆتین ناسراون دەبێ ڕوون بێ لەلای هەموو ئەوانەی دەیانەوێت بەکاری بێنن ئەوانە هەمویان پێکهاتەی پرۆتینینە ئەوجا ئەو پرۆتینێکی دەستکردا وەکو پرۆتینی سروشتی نییە زیانەکانی زۆرن چونکە دەبێت هۆی نەخۆشی دیسان گەددا دەبێت هۆی نەخۆشی جگەر دەبێت هۆی لۆدێکی زۆر لەسەر هەردوو کلیەکان دروست بکاتن جیا لەو مادەی پرۆتینی چەند هۆرمۆنێکی تریشان کە لەلایەن ئەو کەسانەی کە دەیانەوێت لەشیان جوان بێت بەدی بێڵدەر کە پێیان دەوترێت بەکاری دێنن بە تایبەتی هۆرمۆنی نێرینە کە پێی گوترێت تستۆسترۆن یان ئەندرۆجین و لەگەر هۆرمۆنی گەشە ئەوانش گرنگە پێش ئەوی بەکاری بێنن هەموو هەمان پشکنینیان بۆ بکرێت و پێیان بگوترێت تیان بگەێنرێت کە چێ کاریگەریەکی لاوەچی هەیە ئەگەر بەکاری بێنن و باشتریشە کە بەکاری دێنن بێنە لای پزیشک ئێستا خۆشبەختانە هەندێک لەو مدەڕیبانە پێش ئەوەی بەکاری بێنن ئەو هۆرمۆنانە وەکو ئیستیشاری دکتۆرەکان دەکەن کە ڕێک ینی مەجای تێدا ئەو شخصە بەکاری بێنێ یان ناکە پێویستی پێێتی ئەمەش باش ئەوەی ئەو پشکنینانەمان بۆ کرد ئەگەر ڕێی تێدا هەبوو پێیان دەڵێن کە دەتوانێت بۆ ماوەیەکی دیاری کرا و بەکاری بێنی ئەگەر ڕێشی تێنانە بوو شخصەکە
ینی زیانی زیاتر بوو لە ئیسیفادەکانی ئەوە پێی دەرێن کە پێویستە بەکارینێنی و زیاتر پشت باشتی سروشتی ببەستێت. وەرزشکردن بە هەموو جۆرەکانیەوە لە لووتکەی هەڕەمی تەندروستی جەستەدا دەمێنێتەوە. وەرزش پێویستی بە وزە هەیە بۆ ئەنجامدانی. بە شێوەیەکی تریش دەبێتە هۆی بەدەستخستنی وزەیەکی تەندروست بۆ خانەکانی لەش. بەشێکی زۆر لەو کەسانەی سەردانی هۆڵەکانی لەش جوانی دەکەن تاو کارە خۆراکیەکان بەکاردەهێنن. هەمیشە پرسیار دەربارەی باشوخرابی ئەم مادانەش دەکرێت. ڕەوەن جەوهەر خاوەنی یەکێک لەو کۆگایانەیە کە ئەم تاواوکارە خۆراکیانەی لێ دەفرۆشتێت. ئەو دەڵێت من بە هەموو کەسێکی نافرۆشم. ڕێژەی فرۆشتن و بەکارهێنانی تەواوکاریە خۆراکیەکان بە ڕێژەیەکی زۆر لە چاو ساڵانی پێشووتر زیادی کردووە بە شێوەیەک کە ئێستا برین شۆپەکانی فرۆشتن و سنتەرەکانی فرۆشتنیش کە زۆر زیادی کردەی پرۆتینات هەر بۆیەش فرۆشتن زیادی کردەوە. دەتوانم بشرێم ڕێژەی تەوعیە و زانیاریش باش بووە لەلایەن برینیاری زانان بەس هێشتان وەکو پێویست نییە. ئێمە پێمان خۆشە ینی ئەو تەوعیەیە لە برین لە ساڵە ڕاضیەکان لە قاع ڕاضیەکانەوە دەست پێ بکە هەر کەس لە ڕاستە خۆی. زۆر جاروەیە یاریزان دێتە ژوورێ ڕاچێتەی مدەڕبی پێەیە ئەمە لەسەر ئەو ڕاچێتەیە دەڕۆین لە هەمان کاتدا زانیاری پێویستی دەدەینێ لەسەر هەموو ئەو شتانە و پێداویستیانێک کە ئەو پێویستیتی. بەڵام ئەلێرانە ئێستا کێشەی گەورەمان ئەوەیە زۆر لە شۆپەکان و سنتەرەکان لەوانەیە ئەو کوالیت و ئەو کۆمپانیا بڕاندانە بەردەست نەبن کەوا ئێستاکە برین بەردەست نەبن کەوا لە برین لە کوالیت کۆنتترۆل دەرچوینە یاخود لە وەزارەتی سەحە ڕێ پێدراون. ئەمانە کێشەی گەورەی سەرچینە لە ئەوەی کەوا یاریزان تووشی کێشەبیتن لە ڕووی نەخۆشی و یاخود تاسیر لەسەر تەندروستی بکات. لەبەرەوەی زۆر جار یاریزان دێتن شتەکی دەکەویتە بەر چاوی لە ئەتەرنێت یاخود کەسێک پێی ڕادەگەینی لەوانێ ئەو شتە زۆر زیانی هەبی لە بۆی بەڵام ئەو هیچ زانیاریە چینیە کە دێتە لای ئێمە ئەمە پێی دەڵێن ئەو شتە مستەجەلەوەکەوە ئەوراقی سەحەی لەگەرە و یاخود لە کوالیت کۆنتترۆلی برین حکوومەتی هەرێم دەرچووە لەوانەیە برێ ئەوە بۆ ڕازیکردنی منە یاخود بێوێ شتێکم پێ بفرۆشیە ئیتر هەر ئەوەیە وای کردێ زۆر جا فرۆشمان کەم بێ یاخود نەتوانین دڵی یاریزان یاخود ڕاهێنەر ڕازی بکەین. دەمەوێت بزانم ڕاهێنەری وەرزشی چ ڕۆڵێکی هەیە لە نووسین و بەکارهێنانی ئەم مادانەدا. نزار غەزالی پاڵەوانی نێودەوڵەتی لەش جوانی باز لە چۆنێتی بەکارهێنانیان دەکات. مصطلحة ككارتة وصفاوي مخذية يانجي مركبة طبيعية يهات يا تشيكرن جي خارنكا يا سروشتي جي خارنت نباتي وحيواني يهات يا تشيكرن سر شكلي مثلا كبسولة يانجي حبة يانجي سوائلك يانجي طوفة دا يانجي خلقك بشكل عام هزر كدن كواف مكملات غذائي جلد خراب جبركو فرقية نايخ ندناف بين مكملات الغذائية دا واسترويد هرمونات او مسلكات دي جلك خطر هر ناچي بتم چه شكلا ورزش وان خوني زيكتن بله سوبلمنت هكا بشكل كي درست بيت ابكار اينان حتى بتصريحات طبيجي
تشي ورقري جبار كرد آمنا يعني تادنا شكرم عنايات ومواد خام طبيعي بله سردس راهنه ركه شرازا تشي أفا مكملات أفكار بين بوچی تینا شکرن اف مکملات غذایی بارا بتر مثلا تایبت جانمان و که سردمانه تو نشی خارنه خو منتظم کی مثلا آن توی بشولی آن توی الجهه کی خارناش تدیره وقتی خارنه آن مثلا توی ورزشت که تو خلاص بوی خارن دفته حاضر نینوی گوی مثلا یا باشه تو و خارنه کی ورگیری یا مجهز سر شکل پروتین یا انجا چند احماضه که امینی ورگیری لازم بزانین که اف مکملات غذایی کی دشت کاری نتن کی دشت کاری نتن و بو کی نابیتن ناشی بتن ورزشوان بیتت ناف هول دا هر یک سر چتن بسیار کردن چیان جی مثلا ایک بو بینتن لازم بزانتن اولتش که صحتاوی یا چوایا بونمونه مثلا ایکی که مشکلات اوید مشکلات عضویه هستن وکی کلیا وکی مشکلات دلی وکی مشکلات میلاکی اوه ناشی بتم کار بین وقتی کار تینن ده بالعکس مثلا ده ماده کی کار اینتن اوه یه مشکلات کلیه ده بتن وکی ماده و مکملات ورگرتن نزانیتن ماده کالسیوم ناف دا بیتن اف ماده کالسیوم ده کلیوی یا مشکلاتی ده های ده پتر ماندی کتن نه چه بتن افب کار بینن مرا یعنی بو عمره که ایلا سر مراهقیه ده اول شیم کار بینن کچوکر شیم کار بینن بله وقتی مگوتی بشکل که لازمه بشکل که منظم گله منظم زانتن کالشوی چند پیتویه وقتی زیادت بتن نافلشی دا و جارك قد بشكل که بالعكس شغل كتر تأثيرك سلبية هاي بولش ريكت درست بو وكيم شيوك عام بيجين بريكت درست ما يا هاي مثلا بري تمرينه وبشتي تمرينه بري تمرينه برو ورك اوت بيجنه مكملات الغذائية بري تمرينه شنو مثلا ايك شو لازم تو كرياتيني ورقي لازم تو BCAA ورقي افا حماضة امينيانا اول تو شیء وانا ورگیری پشتی تمرین لشتای ماندیه لازمه تو تعویض که و ماندی بونه و قوت جاره کدی بزرگینیه و لازمه تو گلوتامینی ورگیری دال شتا تعویض کتا و تعبا صرف کردی زۆر پێویستە کە هەمومان بەردەوام لە گەڕان دابین بۆ بە تەندروستهێشتنەوەی جەستە و دەروونمان چ بە وەرزشکردن بێت یان بە وەرگرتنی سەرچاوی خۆراکی بەڵام ناکرێت بۆ بنیادنانی چەند ماسوولکەیەک چەند ئۆرگانێکی گرنگی لەشمان لەدەست بدەین بۆیە دەبێت بە دوای جێگرەوە سروشتیەکاندا کاتی گەڕانەکانمان زیاتر بکەین کاتێک کە پرسیارمە کرد لەسەر هۆکاری ئەوەی بۆچی ئەم مادە یان ئەم خواردنەوە و زەبەخشانە لەلایەن زۆربەی کەسەکانەوە کە دەخورایەوە پرسیارەکە بۆ بوو دەهێن گوت دەمانەوێت وزەیەکی زیاتر وەربگرین بتوانین کارەکانمان و ئیشەکانمان بە ڕێک و پێکتر جێبەجێ بکەین بۆیە ئێستا ئێمە لێرە چەند جێگرەوەیەکی ئەم خواردنەوە و زەبەخشانە بە ئێوە دەناسێنین کە هەمویان لە ئەنجامدا ئەمرە هۆی خێراکردنی پرۆسەی مێتابۆلیزم ئەو پرۆسەیە کە بەواستەی ئەوە مرۆڤ لە ئەنجامی خواردنەکانی وزە وەردەگرێت یەکێک لەو شتانە سەوزە گەڵاپانەکانن وەکو سپێناخ وەکو ئەوتا سپێناخ لێرە هەیە و هەروەها وەکو کەرەوس وەروە وەکو خاس کە دەکرێت ئەمانە بکرێنە شەربەت بە عەسارە بکوشرێن پاشان دەتوانرێت بخورێتەوە کە ئەمانە ڕێژەیەکی زۆر ڤیتامینی جۆری بیان تێدایە کە ڤیتامینی جۆری بی یەکێکە لەو هۆکارانەی کە وامان لێ دەکات وزەیەکمان هەبێ بتوانین کارەکانمان بە شێوەیەکی ڕێک و پێکتر و ئەکتیڤانەتر جێبەجێ بکەین یەکێکی تر لەو شتانەی کە هەمیشە ئێمە پێویستمان پێێتی بۆی وزەیەکی زیاترمان و پێویستمان بە خواردنەوە و زەبەخشەکان نەبێت ئاوە ئاو خواردنەوەی بەردەوام ئێمە چەند جۆر خواردنیش بخۆین ئەگەر هاتوو ئاوی لەگەڵدا نەبێت ئێمە لە بارودۆخێکی وشک بوونەوەیە بین ناتوانانی سوود لەو مادانە وەرگرین کە لەناو خواردنەکانمانە هەیە تا بتوانین وزەیەکی ترما بێت کەواتە خواردنەوەی ئاو بە شێوەیەکی بەردەوام ئەبێتە هۆی بەخشینی وزە لە هەمان کاتە ئەو خواردنەوە وزە بەخشانە بڕێکی زۆر کافاینیان تێدایە کە ئێمە توانین ئەو کەفاینە لە ئەنجامی
خواردنەوەی جۆرە چایەکی تایبەت کە پێویست چای سەوس چای کەسک ئەتوانین بەکاربێنین کە ئەمەش ڕێژەی کەفاینەکەی زۆر کەمترە لەوەی کە لەناو خواردنەوە وزە بەخشەکاندا هەیە بە پێچەوانەوە چای سەوس دژە ئۆکسانی تێدایە و دەتوانێت بمان پارێزێت لە چەندین جۆرە توشبوون نەخۆشی وەکو شێرپەنجە و هەروەها نەخۆشیەکانی دڵ کەواتە هەم سوودی ئەوەی هەیە کە وزەیەکی زیاترمان پێدەبەخشێ و هەمیش چەند مادەیەکی بە سووتری تێدایە کە دەتوانین بەردەوام سوودی لێوەگرین کەواتە زانستی پزیشکی زانستی تەندروستی هەمیشە کە ئامۆژگاریمان دەکات لە چەند شتێک دوور بکەوینەوە ئەلتەرناتیڤ و جێگرەوەی هەیە کە ئەویش خواردەمەنیە سروشتیەکانن بە هەمان شێوەی پرۆتینیش دەتوانین ڕۆژانە پرۆتینی خۆمان لەسەر چاوە سروشتیەکان وەربگرین کە تێکەڵی بکەین لەگەڵ شیر یان هێلکە یان ماست و ئەو بەرهەمانەی تری کە ڕێژەیەکی زۆر پرۆتینیان تێدایە بە هیوای تەندروستێکی باش بۆ هەبوو